بەپێی ئامارێکی نافەرمی لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 25,000 هەلیکاری دووبارە و سێبارە لە هەردوو کەرتی تایبەت و حکومیدا هەیە کە بەشێک لە فەرمانبەرانی کەرتی گشتی لە دوای دەوامی ئاسایی خۆیان ئەنجامی دەدەن. ئەمەش دەوترێت بەپێی یاساکار پێکراوەکانی هەرێم ڕێگە پێدراو نییە، بەڵام ئەوانەی ئەو دەرفەتانەیان بۆ دەڕەخسێت ئەو کەسانن کە پشتگیری حیزبیان هەیە و بوونەتە ڕێگر لە بەرامبەر دامەزراندن و کارکردنی سەدان دەرچووی دانەمەزراو. لەسەر ئەو نەعەدالەتەی بەرامبەر دەرچوە دانەمەزراوەکان دەکرێت بەشێک لە دەرچوانی دانەمەزراو و ڕێکخراوێکی ناحکومی یاداشتێکی ناڕەزایان ئاڕاستەی داواکاری گشتی سلێمانی کرد تا ئەوێژ ئاڕاستەی حکومەتی بکات. ئێمە لە ڕێگەی بەڕێستانەوە لە ڕێگەی سەرجەم لە ڕێگەی داواکاری گشتیەوە داوامان کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان دووبارە داوا لە سەرجەم وەزارەتەکان بە تایبەتتر وەزارەتی ناوخۆ و سەرجەم ئەو کەسانەی تر کە موچەی شایستیان هەیە ڕێگەیان پێ نەدەن جگە لە کارەکەی خۆیان هیچ کارێکی تر بکەن. ئێمە لە ئێستاە تەنها ئەم یاداشەمان داوا بە داواکاری گشتی. ئەگەر داواکاری گشتی لە ڕێگەی حکومەتەوە ئەو کاتە ئەم کاری بۆمان جێبەجێ کرد و توانی ئەمە بکات ئەوە باشە و ئەگەر نتوانی لە دوای شاخەڵوێستی ترمانێ ئەو کاتە لە ڕێگەی نەزاهەوە هەوڵ ئەدەین ئەو فەرمانبەرانە بەناو پێشکەشی وەزارەتەکانیان بکەین و پێشکەشی نەزاهەی بکەین ئەو فەرمانبەرانەی کە کارەکان دەکەن. لەبەرەوەی ئەم نەعەدالەتیە بە شێوەیەک دروست بووە، ینی خەڵکێکی زۆر دووکار و سێکارن و بەهۆی ئەوەی کە حزبایەتی دەستی کردوتە ناو هەموو جونگەکانی دەسەڵاتەوە بۆی ئەو کەسانە زۆربەی زۆریان دووکار و زۆربەی خەڵکێکی زۆر بۆتە دووکار و سێکار و خەڵکێکی زۆریش بێکار بووە. بەپێی ئامارەکان ڕێژەی دەرچوانی دانەمەزراو لە ڕێژەی فەرمانبەرانی هەرێم نزیک بۆتەوە. دەرچوان دەڵێن بەهۆی قۆڕەخکاری لە پرۆسەی دامەزراندندا چ لە کەرتی گشتی و چ لە کەرتی تایبەتدا سەدان دەرچووی زانکۆ پەیمانگەکان چەندین ساڵە بێکارن. هەموو تاوانیشیان ئەوەیە سەر بە حیزبێکی دەسەڵات نین یاخود پشگیری حیزبیان نییە. ئیش نییە حکوومەت دیشک لە کەرتی تایبەتا بەگرێ بەس بێ بەرچی بێ کەسانێکن کە تەقاوت دەبن ئەمساڵ چەند خانەنشینەیە تەرجووی تامەزرا و ناخەنە شوێنەکانیانەوە ئیشەکانی کەیان بە مامۆسای کە پڕەکەن و بەڕاکانیان بەی کە پڕەکەنەوە. ئەوەشی کە حەقی خۆی بێت ئەبێت چوە شوێنە کۆمەڵی مەرج و ڕێنمایی بۆ دانێت و کەسە ناتوانێت قبوڵی بکات لەوانەیە بێ بک بە حیزبی لەوانەیە بتوانێت هەنێشتی بکات نتوانێت قبوڵی بکات. لە کەرتە تایبەتەکانە ئێستا بۆ نمونە من سیڤیم بردۆ بۆ شوێنێک پەرستاری هێناوەکو مامۆستا دایناوە کە ئەوە شوێنی منە، ینی ئەبێ من لەوێ داوام بکەم، ینی ئەوە زۆر کاریگەری هەیە جگە لەوە هەنی هەر کەسەوە بەپێی ئەزمون و بەپێی پسپۆری خۆی دامرێ ئەوە باشترە بێ، ینی ئەگەر تۆ حیزبێکی لە پشت بێ ئەکی دامەزراندنە باشترە بێ و مسۆگەریشە. زۆرینەی ئەوانەی لەم هەرێمەدا هیچ پشگیریەکی حیزبیان نییە و ناوەندێکی حیزبی پشگیریان ناکات ئەوانن کە هیچ ئیشوکارێکیان نییە و بەردەوام بە دوای هەلی کاردا دەگەڕێن بەڵام دەستیان ناکەوێت. گەرچی زۆر جار خۆپشاندان و ناڕەزایی دەرچوانی دانەمەزراو بۆ داواکردنی هەلی کار و دامەزراندنیان بەڕێوە چووە بەڵام گوێ لە داواکاریەکانیان نەگیراوە و بێ ئومێد لە چاوەڕوانی داماونەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.